مامۆستایان و ڕۆشنبیرانی شاری هەولێر ڕۆژیەکی 6 ساڵیادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕۆژێکی مێژووی لە قەڵەم دەدەن و ئەو ڕۆژە بەگەڕانەوەی ئومێد بۆ خەڵکی کوردستان دەزانن. ئەم ساڵ بەڕاستی جیاوازتر لە ساڵان یەکێتی نیشتیمانی کوردستان دەردەکەوێت بەهۆی ئەوەی کە کۆنگرەی چوارەمی بەستاوە و تەبیعی سەرکردایەتێکی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە دەبات. پێمابی کاریگەرتر دەبێ ڕۆڵ بجێڕێ لە پرسە نیشتیمانی و نەتەوەیاتیەکان و هەر ئەوەش بەڕاستی لە یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕوان دەکرێتن. خەڵک بەڕاستی هەموو ئومێدیان هەڵچنیوە لەسەر مبادرەکانی یەکێتی، لەسەر دەستپێشخەرەکانی یەکێتی، چۆن هەڤاڵی کۆچکردومان مامزەلا لە ڕۆژەکانی تنگانە، لە ڕۆژانی شەڕی ناوخۆ، لە ڕۆژانی ئومێدی دەدا بە خەڵکەکە. وەک مامۆستایان ئاماژەی بۆ دەکەن ئەمڕۆ دوای بەستنی کۆنگرەی چوار و هەڵبژاردننی هاوسەرۆکان و سەرکردایەتی تازە یەکێتی بە هەمان گیانی خەمخۆری و پەرۆشی درێغی ناکات لە دەرباسکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان لەو قەیرانە جۆراوجۆرە سیاسی و ئابووریانەی کە ئەمڕۆ یەخەی خەڵکی کوردستانی گرتووە. سەرکردایەتی توانیوێتی ئەم چەند مانگەی ڕابردوو یەکێتی تا ڕادەیە بگەڕێنەوە سەرسکەی خۆی. ئومێدەوارم زیاتر بەردەوام بن لەم کارانەیە کە ئێستا هەم کار لەسەر نوێبوونەوەی یەکێتی دەکەن، هەم بۆ کێشەی کورد و بۆ مەسەلەی کوردیش کە من پێم وایە ئەم سەرکردایەتی نوێ ڕوویایەکی نوێی پێ بۆ بەرەو پێشبردننی هەم کێشەی کورد هەم ئیدارەدانی خەڵکی کوردستان. چین و توێژەکانی خەڵکی کوردستان تاکید دەکەنەوە کە چۆن لە سەرەتاوە یەکێتی فریادڕەسی گشت قۆناغەکان بووە. بۆ ئێستا و ئایندەش ئەوە یەکێتیە بەکاری پێکەوەی و لێکتێگەیشتن دەیەوێت هەمووان شان بدەنا بەر ئەم قۆناغا تاکو کارێک بکرێ ئاسەواری نەهامەتیەکان بسرێتەوە و ئەوەی باشە بۆ خەڵکی کوردستان ئەوە بکرێ. تەها عەبدوڵڵا، گەلی کوردستان، هەولێر.